بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين، واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين، خوايجان لتبارين ويا رب العالمين. عفو من كو لمن خوش بوله هلا قناها كان من ببورا قلمي عفو مغفرة بين بسر قناه تاوانا كان منا يا رب. داوي لخوشبون الليكين، داوي رحمته بزي الليكين، داوي مهرباني تكين يا رب العالمين. يا ربي خوايا ئێمە لە دەرگای شەوەکانی قەدرا ڕاوەستاوین، گەردنەکانمان ئازاد بکە لە ئاگری دۆزەخ. ڕێگەیەک کە ڕێگەی پێغەمبەران و ئەسحاب و پیاوچاکان و ئەولیاکان بۆ یا رب العالمین، نزیکترین ڕێگەی ناسینی تۆ بۆ یا رب. یا ربی خوای گیان لێمان ون نەبێت، پێمانی ئاشنا بکە، دڵمان نورانی بکە یا رب، بەرچاومان بکەرەوە، بەسیرەتمان ڕووناک بکەرەوە. یا ربی خوای گیان بەبەردەوامی ئەرحەم الراحمین مەدەد و کۆمەکی خۆتمان بۆ بنێرە تاوەکو لەم زەمانی غەفڵەت و شەهوەت و مادیگەرایی و دنیاویستیە یا رب العالمین سەرکەوتومان بکەیت، عەفومان بکە. ئەوانەی هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە دوعاکانیان لێگیرا بکە، ئەوانەی نەخۆشیان هەیە شیفایان بۆ بنێرە، ئەوانەی هەر مەطلب و هەر دوعایەکیان هەیە بۆ کاروباری دنیایان یا رب العالمین بۆیان ئاسان بکە. یا ربی خوای گەنجەکانمان عاقبەت خێر بکە و ئێمەش عاقبەت خێر بکە و پیرەکانیشمان عاقبەت خێر بکە. لە مردوەکانمان خۆش ببە یا رب. یا ربی لە دایک و باوکەکانمان خۆش ببە، لە برا و خوشکەکانمان خۆش ببە، لە هەموو کەس و کار و ئازیز و خۆشەویستانمان کە وفاتیان کردووە لیان خۆش ببە، لە هەر هەمومان خۆش بە. یا ربی لەم مانگە نەچینە دەرەوە هەتاوەکو عەفومانەکەیت و لێمان خۆشەوی، تاوەکو گەردنەکانمان لە ئاگری دۆزەخ ڕزگارەکەی، تاوەکو بە میهر و سۆز و میهرەبانی خۆت لێمان خۆشەوی یا رب. اللهم آمین آمین یا مجیب السائلین. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. کەوتینەتە بەشی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزان و ئێمە لە دەرگای شەوەکانی قەدراین. ئەمڕۆ کە 19ی ڕەمەزانە، سوپاسی خوای گەورەکەین کە نیعمەتەکانی زۆر زۆرە لەسەرمان. وەختێ سەرێشت نییە، شوێنێکت نایەشێ گەورەترین نیعمەتت هەیە. وەختی ئیماندارین و مسلمانین گەورەترین نیعمەتمان هەیە. سپاس بۆ خوای گەورە. الحەمد لله الحمد لله الحمد لله على نعمة الإيمان والإسلام. الحمد لله الحمد لله الحمد لله. ئازانم بەرنامەی ئەمڕۆش لە خزمەتە نابین و پاش شوێکی کەم دێنەوە خزمەتان. فەرموون. خۆشەویستانم، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت هیچ کەسێ لە ئێوە لە ماڵی حرام، لە پارەی حرام هیچی دەست ناکەوێت. لە ڕۆژی قیامەتە ئەو پارە حرامە، ئەو شتە حرامەی کە بردووتە، بۆ نموناگەر کەسێک حایسەکەوە فەرمێت مانگایەکی بردبێت بە حرامی، ئەوە وەکو ئەو مانگایە دەنگی لێوە دێت. ئەگەر وشترێ بێت بە هەمان شێوە، ئەگەر هەر شتێک بێ لە ماڵی دنیا ئەکەوێتە بۆ قەتەی ملی و ئەیگرێت و نایەڵێت. لە ناو جەماوەری ڕۆژی قیامەت و مەحشەرە ئابڕوویە بات، لە مەلەی عەلا ئابڕوویە بات، لە بەرەو پارەی حرام، ماڵی حرام،
بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەوەنە دەستی بەرز کردەوە حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم بۆ ئاسمان هەتا سپێتی بنباڵی دەرکەوت فەرمووی ئەلا هەل بەلەغت یا ڕەبی ئایا تەبلیغی ئەم حەقائیقەی دینم کرد یا ڕەبی ئەوە پێم گەیاندن ئیتر خەڵک کەیفی خۆیەتی حرامە خۆیان نا ئەو وەختە خۆی باجی حرامخۆریە خۆیە دات وەختێ پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ماڵی حرام و پارەی حرام و لقمەی حرام و دەستکەوتی حرامیە کرد ئەفەرمێ ڕەنگی ئەگۆڕا زۆر جیاواز بوو زۆر توند بوو مەسەلەی حرام مەسەلەیەکی زۆر گرنگە لە ژیانی موسڵمانە هەر ئەوەیە لێی تێکاوین ئەوە بچێتەوە شوێنی خۆی زۆر شتمان دەچێتەوە شوێنی خۆی ئەلا هەل بەلەغت اللهم فەشهەد دوو جار فەرمووی خوای ئەوە ڕام گەیاند تۆ بە شایەت بە پێم ڕاگەیاندن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سێ کۆمەڵ هەن لە ڕۆژی قیامەتە خەسمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شکاتیان لێکا بەرامبەریان ئەوەستێت یەخەیان ئەگرێت یەکێکیان کەسێک ماڵی کەسێکی خوارد بێت پارەی کەسێکت خوارد بێ بەناحەق پارەیەکە شەرعان دەبێ بۆ خۆت بەخوا ئەمەم پێشێت ئەگونجێت ئەمە بخۆم وەرێ گرت بێ لەبەرەوە با مڕاجعەی ئەو سەرەت و سامان و داهات و مەعاشانەتمان بکەین مەعاشەکانمان بکەین کەوا وەریەگرین چەندێ بە حەڵاڵی وەریەگرین ئەو کەسانی بندیوارن وریای خۆتان بن لە خەتەرێکی زۆر زۆر گەوران پێغەمبەر صلی الله علیه و سلم یەخەتان ئەگرێ چکە ماڵی ئەو میلەتەیە وەریەگرن ماڵی خەڵکە ماڵی حکومەت نییە حکومەت ماڵی کوا هەمووی ماڵی خەڵکە ئەبرێت لەبەرەوە زۆر ئاگداری ماڵی حرام بن گردنی خۆتان ئازاد کەن ئەگەر نیتانە بەرامبەر کەسێکە ماڵتان خواردووە یا پارەکەی بۆ بگێڕنەوە یا بچۆت دەستە و یەخەی بە دەستی ماچکە بڵێ گردن مازاکە لەو سەرەت و سامانێکی تۆ خواردوومە حەقی خوشکێکی خۆت خواردووە حەقەکەی بەرەوە هەر چیت کردو حەقەکەی بەرەوە با ڕووگیرن نەبێت لەوە قورستر بۆ ماڵی حرام خوا چاکەکانی لێ وەرناگرێت حەزەکەی بڕۆ حەج بکە عەمرە بکە حفظی قورئان کۆ هەموو قورئانت لەبەر بێ قیرائەتی سەبع بزانە خوا لێت وەرناگرێت هیچ لێ وەرناگرێت إن الله طيب لا يقبل إلا طيبا خۆی گەورە بەس پاک و جوان قبوڵەکات وەری ناگرێتەوە بە پارەی حرام شتێکە بنیات نابێت هەر شتێکە کرد بێ من تصدق بعدل تمرة من كسب طيب ئەوەی ئەگەر لە تەخورمایە ببەخشی بەس بە حەڵاڵ بێت کە حرام بوو هیچ سپادەی نییە چکە لا يقبل الله إلا طيبا خوا بەس حەڵاڵ وەرەگرێت ناچێ بەو دیوە شتی حرام ناڕوا بەو دیوە حتا شەهیدی لە ڕێی ئیسلامە شەهیدیە قبول نییە کە حرامی تێکەڵ بوو بێت چۆن لە غەزای خەیبەرە سەحابەکان باسی وایان کرد فڵان سەحابە شەهید بوو فڵان شەهید بوو ئا بۆ جۆرە شەهیدەکانیان ژمارد لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیشتنە سەر سەحابەیە وتیان یا ڕەسوڵ الله فڵان کەسی شەهید بووە حەزرەتی ڕەسوڵ الله فەرمووی نەخێر شەهید نەبوو تیان یا ڕەسوڵ الله وفاتی کردو شەهید بوو کەوتووە لە جەنگەیە فەرمووی ئەراه في النار في عباءة غلها من الغنائم ئەی بینم لە ئاگری دۆزەخایە ئێستا چکە عەبایەکی هەڵگرتووە لە غەنیمە لە پارەی دەستکەوت هی ئەوەی کە لە جەنگەکە بردووانە خۆلەوانەیە مبەڕیراتی بۆ خۆی هێنابێتەوە توتی خۆ باشی سێژ نەیبم تۆزتری بم یعنی دەستکەوتەوە منیش هاتووم وەکو ئەم ئەسحابانە بەری من نەکەوێت چکە ئەو کەسەی حرامە خوا تەبریر بۆ خۆی هێنێتەوە زەکاتێکە هێنە دەستی تۆ بە ئەمی نەزانن ئەڵێن ئەم پارە ببەخشەرەوە بەسەر فەقیر و هەژارە تۆ بیانیوە کە دۆزیتەوە بەخوا ڕەنگە بە منیش بشێت بەخوا قەولێ قیلێک هەیە کە بە منیشە شێت خەڵکیشی پێ خەڵەتێنی لە گردن تا ئاگری دۆزەخ زۆر خەتەرە تۆ مەعاشەکەت هەیە داهاتێکت هەیە ژیانێکت هەیە بەچی حەقی خەڵکە خۆیت بەچی زەکاتی خەڵکە خۆیت چۆن ئەتوانی دەسێشت خۆ دڵ تەڵێت قبول نییە دڵت قبولی نییە وەربگریت چۆن وەریەگریت چۆن قبول یەکەیت لەبەرەوە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگی خەیبەرایە شەهید دەبێ پیانسان فەرمێ لە ئاگری دۆزەخای بینم چونکە هیچێک لە عەباکانی هەڵگرت کە دەستکەوت بوو کردیە بەری
بیانیش هێناوەتەوە بۆ خۆی قیل و قالێکی ڕەنگە بۆ خۆی دۆزی بێتەوە بەس پیان سۆم فەرمێ قبوڵ نییە وەرناگیرێ لێت ئەفەرمێت ئەڕاه فی النار لە ئاگرایی بینم چونکە دەستکەوتی غەزاکەی دزیوە هەر کەسێ پارەی حرام بخوات ئاڵتونی حرام ماڵی حرام ئاڵتون بۆ پیاو دروست نییە تۆ دروست نیە بکەیتە دەست باوە پارەی خۆشی بیکڕی هەر شتێکی حرام پیاغەمبەر فەرمێت بەوە ئەسووتێنرێت لە ئاگری دۆزەخە یا جاری وا هەیە کەسێک بە محکەمە پارەیەک شتێک ئەباتەوە لە کاتێکا خۆی زانێ حرامە محامیە کە گرێت زۆر لێزانانە پارەکەی بۆ هێنێتەوە بەس زانێ حرامە حەقی خۆی نییە لەبەرەوە پیغەمبەر فەرمێت ڕەنگە دوو پیاو بێن دوو کەس بێن محکەمەیە بێن لای من یا لای مەلایەک یا لای زانایەکی گەورە یا لای قازیەک بەڵام بە زمان پاراوی و زمان لوسی ئەی پچڕێت حەقیشی نییە ئەوە بەشێک لە ئاگری پچڕیوە بۆ خۆی حەڵاڵی نەپچڕ با مامۆساکەش بڵە حەڵاڵە ئەوی خەڵەتانەوە نەیزانیوە وای تێگەیانەوە کە ئەمە بەشی ئەمە ئەو محامی وا تێگەیانەوە یا محامێکە وا بۆی ئەپارێتەوە تەمەن محاماتیش ئەگەر تۆ بزانی حەڵاڵ نییە ئەو کەشەی ئەو حەقا حەڵاڵی ئەو کەسە نییە تۆش بەشداری ئەو حرامی نابێ بڵێ وەڵام من محاماتی بۆکەم وەقم نییە بەسەر ئەو حەڵاڵە حرامە نەخێر شتی حرامێ نابێ دەخالەتی بکەی بە هیچ جۆرێ بەشێک لە ئاگر بۆ خۆتە پچڕی ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون أزانه باطلة أزانه حرامة شون وديكلي أو سياريك ليخري آقرة شون شيتنا أو سياريك كبا حرام بيات كردو كوشككت آقرة مناڵەکەت کە لوقمەیەکە خوا تۆ بێ ئاگر ببینی ئەوانەی دۆستی خوا ناگرەکەیشان بینیوە کە چۆن چۆتە خوارەوە بە قوڕی ئەو کەسانی کە حرامیان خواردووە بەڵام ئێمە ئەهەل نین نایبینین پێغەمبەر صلی الله علیه و فەرمی هەر کەسێ سوێن لەسەر شتێ بخوا بڵێ ئەمە حەڵاڵە و حەڵاڵ نەبێت حرام بێت ئەگا بە خوای گەورە وهو معرض وهو عنه معرض خوای گەورە ڕووی پێ نایە بۆ کەسە فەرامۆشی ئەکات تۆ بە حرام کەسی وا هەیە ماڵی هەتیوە خوات بە زوڵم ماڵی هەتیوە خوات پارەی بێ باوکە خوا یان لە مەسلحەتی خۆیان بەکارێ هێنێت کە ئەزانێ پێی حرامە ناکونجێت وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث بالطيب پیاوێکە مرد بوو براکەیە چوو ئەو مەڕووماڵاتی کە هەیبوو باشەکان هەڵێبژار بۆ خۆی ئەوی تری لاتەکەی یا بە برازاکەی کە لە وەرەسا بەریان کەوتبوو ئەوە یا بە برازاکەی خۆی گەورە فەرمێ إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا لناو دەرونی خوانە لە ناو مەعیدیانە ئاگرە خوان وسيصلون سعيرا ئەوانە ئەچنە ناو ئاگری دۆزەخ خۆی چەژن گەورەترین کێشەی ئەمڕۆ نەکێشەی عەقیدەیە نەکێشەی شیرکە هیچ لەمانە کێشەنین لە چاو ئەو پارە حرامەی کە ئەخورێت لە چاو ئەو حرامەی کە هاتۆتە ناو هەموو وڵاتەکەمان هەموو دەستگاکانمان هەموو ژیانی ڕۆژانەمان تێکەڵی بووە هەر بۆیە باران نابارێت حرامێکی زۆر زۆر ئەخورێت بەشێکیشی ئەشەرعێنرێنێ ئەیکەین بە شەرعی بەڵام خوا خۆی ئەزانێ حرامە ئەزانێ حەق نییە ڕاست نییە ئەمە لەبەرەوە با خۆمان لە حرام پارێزین شەریحەیەکی تر کۆمەڵێکی تر ڕیبا ئەخوا سووە خوات ئەوانەی سووە خۆن ژیانی دنیایان زۆر ئاڵۆز و وێرانە بێت پێش قیامەت الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ماڵەکەی تیاچی ئەو کەسە هەرچی ببێت تۆ بۆ قازانجەکەیت خوا نایڵە قازانجکەیت خوا لە ناویە بات يمحق الله الربا لە ناویەوە ويربي الصدقات صدقە و زەکات و چاکەیە کە لە ڕێی مەشروع سەرف بکرێت بە چاکی ئەنجام بدرێت ئەوە کە شاکات ئەوە زیادەکات خوای گەورە لعنەتی کردووە لەوانەی سوو ئەخۆن ڕیبا ئەخۆن تۆ سیارەیەکە هێنی ئەم لاکەی و لاکەی فتوایە بدۆزیتۆ لا کۆڵانەکە مەلایەک فتوایەکە بۆ با کەسێک شتێکە بۆ بڵێت خۆش دەزانی حرامە جا با هەزار کەس فتوات بۆ با دڵی خۆت ئەڵێ حرامە ئیستەفتی قەلبەک دڵی خۆت کە بەشایەت دڵی ئۆقرە ناگرێت لەسەر ئەو پارەیە
بەسەر ئەو سیارەیە. ئیتر ئەم لەولای چی ئەەکەیت؟ بچۆ سیارەیەکی شڕ بکرە زۆر باشترە لەوەی سیارەیەکی مۆدیل بەرز بکری وەران بە حرامی بێت. حەڵاڵ زۆر شیرینە ئازانم، باوەڕتان هەبێت ماڵی فەقیر و هەژاری وە هەر حەزەکەی لەو ماڵا دانیشی لە کۆشک و تەلار و ڤێلاکانی خۆتا دڵت ناکرێتەوە لەوێ دڵتەکرێتەوە. تەمەزەم ماڵە حەڵاڵ خۆرن، ئەو شوێنە حەڵاڵ خۆرن، ئەو مزگەوتەی بە پارەی حەڵاڵ دروستەکرێت زۆر جیاوازە لەو مزگەوتەی شوبهاتی تێکرێت و نوێژی تیاکەی. لەبەرەوە ئەو پارانەی ئەی بەخشن هەوڵ بن زۆر حەڵاڵ بێت، چکە ئەچێتە شوێنی زۆر گرنگ، ئەچێتە ماڵی زۆر فەقیر و هەژار، ئەوانیش توش مەکەن. کاسبیەکەت با حەڵاڵ بێت تا زەکاتەکەیشە حەڵاڵ بێت، پاک بێت. يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا أجروانكن والربا خوربا فأذنوا بحرب من الله ورسوله أو الشر لك الخوف يغمراكن وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون. ئاگری دۆزەخ لە قیامەتە داگیرسا و بۆ حرامخۆر و سوخۆرەکان فمن جاءه موعظة من ربه فانتهى فله ما سلف وأمره إلى الله ومن عاد فأولئك أصحاب النار هم فيها خالدون. برتيل عينا اشتاء زانم لعنتي خوافي أنصام فرمي لو كسي راشي ومرتشي لوي برتيلك أدا لوشي وليقريت إيشكت بوناكن ميكا خوا درقاي رزقي تريه تعينناكن بان بيت خوا دەرگایەکی تری بۆ کاتەوە بەس لەبەر خاتری خوا، بەس لەبەر خوا و حرام واز لێ بینی. چکە پێغەمبەر فەرمێ ڕاشی و مرتەشی و ڕائش ئەو کەسەی کە وەسیتە لە بەینیانە ئیشەکە ڕێخا بە پارەی ئیش ڕێخات، ئەمانە هەمووی لعنەتی خۆیان لێکراوە. ئیکرامیە و ڕەشوە و ئەمانە هەمووی قمار بە ئەنواعەکانی هەمووی حرامە. إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. پزیشکێک دانیشتووە بۆ نمونە ئەم نەخۆشە پێویستی بە تەحلیلات و بە شیکاری خوێن نییە، پێویستی بە ئەشیعە نییە، بەڵام لەبەرەوەی ئەشیعەکە شەریکەتیایە، سەیدەرەکە شەریک خۆیەتی، تەحلیلاتەکە شەریک خۆیەتی کە هەندێک وایە تەڵان هەمووی وانە. ئەم دکتۆرە ئەینێرێ وەلەوکان پێویستی پێی نییە، هەموو ژیانە تووشی حرام کردووە، نوێژ و ڕۆژ و یعنی دەرکەوتن کامە دکتۆرێکی خواناس و دیندارە بۆت ناپاڕێتەوە، شەفاعەتی بۆ ناکە. ئەمە باسی عامەکەین، ئەنا لە تایبەتە دکتۆری موسڵمانی زۆر چاک، زۆر بە قابلیەت، داعی و بانگخواز، خێرکەر و چاکەخوازی زۆر ناوازەمان هەیە لە وڵاتەیە، کاموتانی ناسن، بەڵام هەیشمانە دەست بڕە با بە ناوی دین و بە ناوی ئیسلامی شۆ بیکە. یعنی دەستبڕین ساختەکردن لە هەموو چینێکە هەیە ئازانم، لە هەموو چینێکە لەبەرەوە خوای گەورە بمان پارێزێت، بمان پارێزێ لە حرام. ومن يتق الله ئەوەی تەقوای خوا بکات و لە خوا بترسێ، حەڵاڵ خۆر بێت، ئیکتیفا بکە، قەناعەتی هەبێ بەو حەڵاڵەکەمە. ومن يتق الله يجعل له مخرجا، دەرگای بۆ کاتەوە، خوا دەرگای بۆ هەر کەس کردەوە، کەس ئەتوانێ دایخا قەناعەتە فێرەکات، فێری قەناعەتەبی بە قەناعەتەوە بژیت. ويرزقه من حيث لا يحتسب، ڕزقێکیە کە کەس تەسەوور ناکا و ڕزقە لەکوێوە هاو بۆم کەسە. خۆ مەرج نییە ڕزقەکە هەر پارە بێت تۆ چاوەڕێ بکەی کە دەوڵەمەند بیت وەکو فڵانە کەس و فیسارە کەس. ژنەکەت بۆ ساڵحەکە، ژنەکەت ئەوەنە بە دوای مۆدیلەوە نابێت، ئەوی ترکە بە پارەی حرام خەریکە، ژنەکەی سەری کردۆتە جەرگی مستەمر شتی پێگۆڕێ، هەموو ساڵە قەنەفەکانی پێگۆڕێت، فەرشەکەی پێگۆڕێت، چکە حرامە، حەزی لێ ناکات، دڵی پێی ناکرێتەوە، شتێک نییە لەو ماڵا دڵخۆشیکە، پیاوەکەشی دڵخۆشی ناکات چکە حرام خۆرە. ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. حەڵاڵ زۆر خۆشە ئاسانە، زۆر شیرینە. خوای گەورە بەشی هەمومان با لە قەناعەت، چکە بە قەناعەت ئەگەیتە حەڵاڵ خۆری، بە غەیری قەناعەت لە سەد دەرگای حرامەیت و تەبریری شەرعیشی لەوانێ بۆ بێنیتەوە. خۆمان پارێزی یا ڕەبی. خۆشەویستانم، ئەچینە بابەتێکی زۆر گرنگ کە چیرۆک و بەسەرهاتی چاکانی کووردا جنابی بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنی با بفەرمێ. ساڵی 2023
حەڤەیان 16 بۆ حەڤە بوو چوینە سەفەری حەج تەمەنێ کەم جارە بۆ حەجم کرد لە خزمەت کۆمەڵێ دۆست و برادری بەڕێزا بووین بە هاوڕێ کۆمەڵی هاوڕێ الحەمدولیلا زۆر باشی حەج بوون بەڕاستی کەیتر ئێستا لە هەزار هەر لەگەڵیانە هاوڕێتیمانێ لەگەڵ هێندێکیانە وەکە ئەیان بینیم هەموو کاتێ ئەو بیرۆکە و ئەو دیمەنە جوانانەی ئەوێ دێتەوە خەیاڵم بەڕاستی هەر لەزەتی ئەو کاتەشی لێ بینین بەڵام بە حکمەوەی کە و کاتێ ئێمە چوین لە لیژنەی فتوای حەجی ئەو ساتە بووین بە حکمەوەی کە ئێمە ڕۆشتین بۆکو ئەندامانی لیژنەی فتوا و کە ئەرکی فتوای حەجی ئەو ساڵەمان لە ئەستۆیا بوو ئێمە حاجیەکان کرابوون بە سێ بەشەوانێ بەشێکیان ئەوانەی سلێمانی دەبەری سلێمانی لە فندقێکا بوون بەشێکیشیان دەبەری هەولێر هەر لە فندقێکی تایبەت بوو بەڵام بینی ئەم دوویمان هەر بە پێمان توانیم چین وەلایەتە فندقەکان نزیک وەردوکامی لە مەحبەس الجین بوو کۆمەڵێکی تریش حاجی تازە هاتر بوون ئەوانەیە کە بە پارە هاتبوون لە دوورتر بوون لە ئێمەوە ئێمە سەردانی ئەمانەمان ڕۆژانە ئاکرد بۆ لیژنەی فتواکانیان وەکوچین نادا ئەنیشتین لەگەڵ ئەوان لەگەڵ ئەو برا بەڕێزانی کە لە فتوای ئەو فندقانە دیاری کراون چونکە لە هەولێریش بە هەمان شێوە لیژنەیەکی تایبەتی خۆی هەبوو سلێمانی لیژنەیەکی تایبەتی خۆی وەڵام هەمومان لیژنەکە لە وەزارەتەوە دانرابوو و هەمانگیمان پێکەوە هەبوو ڕۆژانش کۆبوونەوەمانە کرد ئەو ڕۆژێکا من لە لیژنەکەی خۆمان کە بەیانەکەی بۆ ڕۆژ بۆ لیژنەی فتوای جەماعەتی هەولێر کە لە فندقەکەی خۆیانابوو دانیشتمن لە خزمەت چەند مامۆستایەکە پیاوێک هات گەنجێک بوو تقریبان گەنجەکەش یانی تەمەنی ئاوا لە نزیکەی 50 ساڵە بوو ئەو تەمەنەیە هات پرسیارێکی لەوێ کرد پرسیارەکەیمان بەلاوە سیر بوو لەبیر دیمەنەکەی بە پێوە ڕاوەستا بوو وتمان فەرمووتی وەڵام مامۆستا من کە هاتووم لە هەولێرەوە نیەتی حەجم بۆ خۆم هێناوە ئەکرێ لێرانێتەکەم بۆ گۆڕم حەجەکە بکەم بۆ دایکم ئەمەشمان بۆچی هەلێەوە بۆ نێتە ناوتی وەڵام مامۆستا چیرۆکەی دوورە وڵایەتمان بۆمان گێڕەوە خۆی حەجی کرد و خۆی پێشتر حەجێکم ئەم حەجیان حەجی دووهەمی بوو وتی وەڵام من کە ئەم ساڵ ناوم دەرچوو بۆ حەج دایکم لەسەر جیا کەوتۆ نەخۆشە پێوتم ڕۆڵێکیان تۆ حەجێکە کردووە بەڵکو ئەم حەجە بۆ منکەی وتی وەڵام منیش نەچوومەژێتم وەڵا دایکە ئەو حەجەی ترم زۆر کۆن بووە بەخوا دەمێکە کردومە و زۆر لەزەتم لێ نەبینم ئەم حەجیان ئەچم بە کۆمەڵە زانیاری و کۆمەڵە معلومات و ئەڕۆم و ئێستا ئەم سەردەمەیە باتخوا لەزەتێ لەم حەجە بینم بەخوا ئەمان بۆ خۆمەکەم حەج بۆ تۆ ناکەم وتی دایکم زۆری پێوتم بەڵام من نەچمەژێر باری دایکم هاچی قسەکەی گوتی من ڕاستم کرد ئیتوتی دایکیشم بە دڵشکاویە کەوانەیە بەڵام هەر ڕازی نەبوو بۆی کە حەجەکەی بۆ نەکەم زۆر خەمبار بوو بێتاقەتیش بوو هەتا لە خواحافیزنەکەی کە خواحافیزیشی لێکردم لە خواحافیزەکەش هەر ئەو دووپاتی ڕۆڵێکیان من ناتوانم بێم بۆ حەج ئەم حەجە لە باتی من کە تۆ حەجت کردو ڕۆڵێکیان وتی بەخواتم دایکیان ئەم حەجیان بۆ تۆ ناکەم حەجێکی تر بۆ تۆکەم ئەمە بۆ تۆ ناکەم ئەڵێ هاتین بۆ حەج ئەڵە کە هاتین بۆ حەج جا باسی خۆی کەوتی ئێوە هەژنە ڕۆژە لێرەین وتی مامۆستا زۆربەی شەوەکان خەوە بینم لە خەوما ئەم دایکم دێت دەرگای کەعبەم لێگرێ ناڵەچ مەژوورەوە ئاوا دەستی ئەگرێ دەرگاکۆچە ناوەڕاستی ئەوەستی ئەڵێ تاکو بڕیار نەی ئەم حەجە بۆ ممکن ناڵەچ ناو کەعبە ئەڵێمە خەوەش هەڵێ چەندین شەو خەو دووبارا بینمەوە هەرچی ئەەکەم یانی بەرامە سێرە باشە ڕۆژێک نییە دوان نییە هەموو شەوێم خەوە پێت بە خەیاڵ پێتە خەومەوانێت دایکم پێ مەڵە نامێتیتەوە کەعبەوە ئێستا نیەتم گۆڕیوە ئەمەوێ ئەوە بۆ دایکم ئیتر منیش ئامۆژگاریمان کردمان وەڵاهی جا مادەم دایکتەوە کە لەسەر جێکەوت و خۆشە حەجی واجبە کردو حەجە سەر واجب نییە وەڵاهی ڕۆڵێکی هەموو دایکتی بکەی باشە هێشتا بڕیاری نەدابوو بۆ دایکتی بکەی باشە و بڕیاری لەسەر بۆ شتێکی زۆر زۆر چاکیشە و ئێستاش مەجای تایە بەڵێ ئەتوانی ئێستا ئەم ئێمە ئەحراممان شکاندۆ و تۆ ڕۆژی ئەو ڕۆژێک کە ئاچین بۆ ئەحرامە بەستینەوە چین بۆ عەرەفات ئەو ڕۆژەی بۆ دایکە بێنە ئێتەوەی کە لە هاتوین تا ئێستا بۆ عەمرێت تۆ عەمرێت کردوە جارێکە ئەتوانی ئێستاش ئەحرام بەستی چی عەمرێکیشی بۆ بکەی تەشجیعمان کرد لەسەر ئەوە وەڵا ڕۆژ بڕیاری دا کە ئینشاڵڵا بۆ دایکی بکە وتی بڕیارەکەم گۆڕی بڕیارم بۆ دایکم دا جا ئەمەی خۆشە دوایی کە هاتەوە بۆلامە ئەو تەواوکەرەکەی گێڕایەوە وتی مامۆستا لە خەوما دایکمتی ئەو بڕیاری کە ئەو شەوە ئەو ڕۆژە دام وتی وەڵڵی شەوەکە دایکم هاتە خەوم لە خەوما دایکم وتی ئاوا دەگاکەی کردوتە ڕۆڵێکیان دەفەرموو ڕۆ لە ناو کەعبە یا عەرەبی خوای گەورە جزای خەوت و خوا لێو خۆش بێ بەخوا بڕیارێکی زۆر خۆشت دا وتی مامۆستا لەوە خۆشتر لەوەی مهمتر ئەمێ من بە دایکم نەوت تۆ بڕیارم گۆڕیوە وتی کە تەلەفۆنم کرد بۆ ماڵەوانێت دایکم ێستا وتی ڕۆڵێکیان دەست خۆش بێ خوا بڕیارەکەت گۆڕی
وتم دایکە چۆن نەزانتی دوێنێشەوە لە خەومان بزانیم پرادەکەت گۆڕی و پیان وتم تا حەجەکە بۆتەوە کام ساڵ ئەمە یەکێک بۆ لەو دیمەنانی بەڕاستی زۆر دڵی هەژاندین یعنی ئەو عەلاقە ئەو تەمەن دیارە ئەم کوڕەش کوڕێکی الحەمدولله ساڵح یعنی ئینسانێکی ساڵح و ئینسانێکی چاکە و ئەو دایکەش دایکێکی بەڕاستی ساڵح و مستەحقیش بۆ کوڕە حەجی بۆ بکە وایکە ئەم دیمەنێکی زۆر بوو هەمومانی هەژان ئەگە ئینسان سەرنج بە ئەمە چییە ئەمە چی حاڵەتێکە بەڕاستی لە ئینسانەکە ئەو لە مەککەیە و ئەوش لە هەولێرە و لەسەر جێکەوتووە ئەو داخوازێ بۆ نابڕێتەوە کێ ئەمە ڕۆژە ئەم کوڕەوە هەموو شوێچێتە خەویە ئەم خەوا بینێ چه حاڵەتێکە بۆ دروستە بەم ڕابطە چییە دواتر ئەو عەلاقەیە مهمە کەنیەتەکە ئاگۆڕێشتە بە دایکی نەوتوە دایکی لێ بە خەوی بینێ ئەمە یەکێک بۆ لەو شەخۆشانەی کە من ڕاستی هەستم پێکرد دوایی کە بۆی گەڕانەوەتی وڵات مامۆستا حەقەتەن ئاوایە دوتمانێتەکە الحەمدولله الحەمدولله حەجەکەی بۆ دایکی کردەوە ساڵە ئەوەی کێ بۆ لەو دیمەنە جوانانەی کە لە حەجا بە دیمان کرد هەر کارێک بۆ خوا بکرێ ئازانم بەرهەمی زۆر جوانیە بێت خۆرزایی جنابی دکتۆر محەممەد پێنجۆنی باتەوە ئەم بەسەر هەتانە زۆر لە ژیانی هەمومان دووبارە بێتەوە تۆ واز لە شتێ بێنە لەبەر خاتری خوا خی گەورە بۆ تاویزەکە ئەو کوڕە گەنجەکە خەڵکی شاری هەولێر بۆ خی گەورە پاداشی باتەوە و حەجەکەی بۆ دایکیشی قوبڵ کرد بێت دڵنیا بن خی گەورە زۆر دەوڵەمەە حاجێکی کامڵی وەکو ئەوە بۆ کوڕەکەشە نووسێت ڕەنگە بەدە حاجیش بۆی بنووسێ خی گەورە خۆی زانێ لەبەرەوە لای خی گەورە ئەو نیەتەی کە کەسێک نیەتی حەجە هێنێ و بەڵام فرسەت نادێ ناوینایەتەوە چی بکات هێنی کەس هەبووە کە لە سلێمانیا لە وەختی حەجا چۆ لە مزگەوتی گەورە گریاوە پیاوێک لی پرسی بوو بۆچیە گریت تی وەڵڵاهی چەند ساڵە ناوە نووسم کەچی ناوم دەرناچێت زۆر زۆر حەزەکەم بچم بۆ حەج پیاوەکە پێوتو مامۆستاکە پێوتو وەڵڵاهی لە پێش ئەوانەوە کە ڕۆیشتونەتە حەجی ئینشەڵا بۆ تۆ نووسراوە چکە تۆ نیەتەکەت هەیە کە ئیتر ڕێدنێن یان مەجارت نەبێ یان پارەت نەبێ یا ئافرەتێکە ناتوانێت یعنی بە چی بڕوا بۆ حەج پارەی نییە ئیمکانێتی نییە لەبەرەوە ئینشەڵا بەو نیەتە خی گەورە ڕەنگە دەیان حەجتان بۆ بنووسی ئینشەڵا چەند نمونە هەبووە کە کەسێک لە مەککەیە کە ڕەنگە سەدان و هەزاران کەسی لای خۆشمان ئەمەی بینیوە کاڵێ وەڵڵاهی فڵانە کەس من تۆم لەوێ بینی ئاخر چۆن تۆم لێبینی بەرە وەڵڵا تۆم بینی ئەوە نیەتێکە کە خی گەورە بەو نیەتە ڕسمی تۆ وێنەی تۆ شکڵی تۆ خاتە سەر کەسێک یان لەوێ هەر بە ڕۆحەکەت دەرەکەوێت ئەو کەسە ئەیبینێت بۆی ئەم شایەتێت بۆ باکە فڵانە کەس خەمە نەبێ حەجە کردووە بۆی دڵێ خۆش بێت ئەمانە هەمووی مژدەیە ئێمە ڕۆژانە سەدان و هەزاران نامەی خوامان پێگات بەس با ئیستیقبالەکەمان بە قوت بێت تا بیکەینەوە با بتوانین ئەم نامانە بخوێنینەوە نامە خواییەکان وەربگرین و بیخوێنینەوە جیمیکاری هونەرمەندێکی کۆمیدی بەناوبانگە ئەژنەبیە تەمان هەڵێ جارێکیان لێیان پرسی چ بەسەرهاتێکی ژیانە زۆر کاریگەر بووی پێی ماوەی ئەویش بێدەنگ و دوایی وتی کۆشۆ یان کۆشۆ چییە؟ وتی بابەستان بۆ بکەم سەرەتای ژیانی خێزانیمان مناڵێکمان بوو ئەم مناڵەمان من و دایکی زۆر خۆشمانە بیست دوای چەند ساڵێک لە کتوپڕێکە مناڵەکەمان دڵی وەستا وەزعی ئەو کاتی خەسەخانە و دووری و ئەو شتانەش دیارە باسی کۆنەکات باش نەبوو ڕێگاوبان لەبەرەوە زۆر بە زەحمەت بۆمانە گەیشتە خەسخانە تا گەیشتە خەسخانە وتیان وڵات تەواو بوو مردووە مناڵەکە مردووە ئەڵێ دنیا ڕووخا بەسەرما واتە جیمیکاری ئەڵێ دنیا ڕووخا بەسەرما ئەش بواە بڕۆشتمایە بۆ بەڕێکردنی جەنازەکەی حاڵی دەرونیشم زۆر خراپ بوو قژ و ڕیشم پەرش و بڵاو بوو خەڵکیش زۆر زۆر منەناسی هونەرمەندێکی ئەو وڵاتەم حەزم لە گۆشەگیری بۆڵە براکەم هاو بەلام وتی برای خۆم ئایبە تۆ کەسێکی ناسراوی خەڵکت بینێ خەڵک چاوەڕێی تۆ کای سەهاتون بۆ جەنازەی کوڕەکەت بۆ ناشتنی ئەبێت تۆی لێبیت ئاوەمە بە ئاوە مێ بۆ سەر گۆڕستان ئەڵێ منشتم بکوڕ من لە کامێرە مەوێ نا خەڵک مێ مقابلم کە نە کەس گرنگ نییە بەلامەوە من
ماڵم وێران بۆ من حاڵم شپرزەیە براکەم زۆری لێ کردم قەناعەتی پێ کردم کە بچم بۆ لای دەلاکێک بۆ لای حەلاقێ تا سەرم تۆزێ چاکەم و تۆزێ ڕیشم بۆ چاکە و اینجا بچم بۆ سەر گۆڕستان کە لە ماڵ هاتمە دەرەوە یەکسەر لەو کاتەیە کۆمەڵێک وەستا بوون لە بەردەرگای ماڵمانە منی نەمناسین وتیان ئێمە تیمێکین لە بەخشینی ئەندامە مردوەکان کارەکەین کە کۆمپانیایەکمان هەیە لەوە ئیشەکەین بۆ خەڵکانێک کە پێویستیانە و بە خێریش ئەم ئیشاکەین خێرخوازین هاتوین بۆ ئەوی کە کوڕەکەی تۆ بۆ ئەو ئیشە زۆر ئەندامی هەیە کە چاکە و بیبەخشیت هەڵە بیش نەمزانی هەر بە تەواوی ئاگام لە قسە خۆم نەبوو چکە زۆر بێتاقەت بووم زانی بووان کە کوڕەکەم مردووە و ئێمە لە خستەخانەیەکیش کارەکەین کە دراوسەی خۆتانە طبعاً ئەم مەسەلەی بەخشینی ئەندامی جەستەوەمانە لە ڕۆژاوە قبولکرا و ئیشی زۆر لەسەرەکەن باسەکە باسی ئەوە نی لە ڕووی شەرعیەوە چی حکمی شەرعی بۆ چییە باسی ئەوەیەکەین هەنی بەسمان ئێرە نییە ئایا حکومە شەرعەکەی دروستە یا دروست نییە هەڵێ من لەبەرەوەی ئاگام لە خۆم نەبوو یەکسەر ئیمزام کرد و ڕۆشتم وتم باش بڕۆن چوون بۆ لای دەلاخانەکە سەرم چاکەم ئەو قژی بۆ چاکردم من لە ژێرەوە ئەگریام ئەکوڵام بۆ کوڕەکەم قسەمە کردم وت کوڕەکەم لە دەست چوو ماڵم وێران بوو ئەمە بۆ ڕوویە ئەم قەدەرە چی بوو هاتە ژیانی من سەر تاشەکە پێوتم ئایا تۆ ئیمانە بەخوا هەیە وتم ئەرە وەڵڵا ئیمانم بەخوا هەیە وتی ئەی ئیمانە بە قەزا و قەدەر هەیە وتم بەڵێ ئیمانیشم بە قەزا و قەدەر هەیە وتی ئەی ئیمانە بەوە هەیە کە ئێمە ڕۆشتینە ئەو دنیا یەکترە بینینەوە و ئەچینە بەهەشت و باشەکان بۆ بەهەشت و خەڵکی تر بۆ جەهەنەم وتم بەڵێ ئیمانم بۆش هەیە وتی دەیجۆ بگرە کوڕەکەی تۆ پەیامێکی پێ بۆ خوا پەیامێکی پێ ناردووە بەو عومرە کورتەی خۆی گەیانیوەتی ئیشێکی هەبووە خوا ئیشێکی بەم کوڕەی تۆ هەبوو ئیشەکەی تەواو بووی سەر ڕۆشتووە بۆ قیامەت شۆ بۆ بەهەشتی خۆی مناڵ بووە هەموو مرۆڤێ لەم دنیا پەیامێکی هەیە بێ بیگەێنێ ئەڵێ جیمی وتی بەڕاستی حکمەتێکی جوانە قسەکە زۆر جوانە ئەڵێ بەڵام من ئەوەنە بێ ئاگا بووم باشە بۆ ئیمزام کرد لەسەر ئەو بۆ ئەو ڕێکخراوەکەوە ئەندامەکانی جەستەی ئەو کوڕم ببەخشم بۆچی پارچە پارچەی بکەن بۆ دڵی دەرهێنن بۆ گورچی لێ دەرهێنن بۆ فڵاشتی دەرهێنن ئەڵێ دەلاکەکە گوێی لەوتەکەم بووتی تۆ باسی چیەکەیت تۆ ئیمزات کردو بۆ ڕێکخراوە وتم بەڵێ وتی یاخوا ماڵە ئاوا بێ و خوا خێرە بنووسێ وتم بۆ ئێستا تەلەفۆنیان بۆ کردم لە خەسەخانەوە کە کوڕێکی من هەیە حاڵی زۆر زۆر خراپە پێویستی بە یەکێک لەو ئەندامانەی جەستەی مرۆڤە تا ئێستا دەستمان نەکەوتو ئێستا تەلەفۆنیان بۆ کردم وتیان مناڵێکی مناڵکار مردووە یەکسەر دەستمان کەوتووە ئێستا عەمەلیاتەکەی بۆ وەکەین معقولە ئەمە کوڕەکەی تۆ بێت وتم ئەرە وەڵڵا کوڕەکەی منە ئێستا ئیمزام کردو تۆزەکە جیمی تەمان ئەڵێ پیاوەکە هەساوم لە لای ماچ کردم و زۆر سوپاسی کردم و ئەڵێ منیش هەسامە سەر پێوتم ئێستا زانیم کە هەموو یەکێ لە ئێمە لەم دنیا ئیشێکی هەیە یا کۆمەڵە ئیشێکی هەیە پەیامێکی هەیە ئەبێ ئەو پەیامەی خۆی بگەێنێ کوڕەکەی من بەو مناڵێ پەیامێکی زۆر گەورەی هەبوو کاویشەوەیە کە نەخۆشی ڕزگارەکە لە مردن پەیامی خۆی گەیاند ئەڵێ ئیتر دڵم ئۆقرەی گرت و بە ئیسراحەتەوە ڕۆشتم جەنازەکەمان ناشتم ئەم دەرسە زۆر جوانە ئازیزانم ئەم نمونانە زۆر شیرینن پێمان ئەڵێن هەموو شتێک لە دنیا قەدەرێکی خۆی هەیە نەخشە قەدەری هەر یەکەمان جیاوازە لە بیترمان بەڵام تەواوکەری یەکترین ئیشی یەک تەواوەکەین لەبەرەوە بە هەموو شتێکی خوای گەورە باڕازی بین قەدەرەکانی زۆر جوانن مردن و ژیانمان بەدەستیەوە چارەنووسی قیامەتیشمان لای ئەوە با هەوڵ بۆ باشەکەیان بین تا لە جەهەنم و خراپەکەی دوورکەوینەوە ئینشاءڵڵا خۆشەویستانم ئەچینە خزمەت یەکێک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموون یەکێکتر لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ سەید الاستیغفار گەورەی هەموو ئیستیغفارەکان ئەوەی کە تۆ ئیستیغفارێکی زۆر گەورە پێشکەش بکەی بە خوای گەورە وخوای گەورە لێت خۆش بێ اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي
وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. أم سنتي رسول الله صلى الله عليه وسلم روجي سيجار بيانيان سيجار إيواران بيلين خيركي زور قورتان دستكويت. خۆشەویستانم بیشری حافی یەکێکە لە ئەولیا و دۆستە گەورەکانی خوای گەورە لە سەردەمە دێرینەکانە ژیاوە. دایمەن شتێکی زۆر جوانیەوت بیشری حافی ڕەحمەتی خوای لێبێ. ئەی فەرموو لەعەلەها المنجیە یەومە القیامە. ڕەنگە ئەمە ئەو شتە بێت کە لە ڕۆژی قیامەتا ڕزگار مەکات. دەست نەنین بە هیچ خێرێکەوە. هیچ خێرێ بچووک نییە ئاسانم. یەک پەرداخ ئاوەیی بە ڕۆژوانێ بچووک نییە گەورەیە. ڕۆژانە سەیادی خێربین ڕاوچی خێربین بە دوای خێرا بگەڕین لە هەر شوێنێ چنگمان کەوت هەر هیچێ دەست نەکەوت سەلام کە سەلام کە لە ناسرا و نەناسراو پیامبەر وا فەرمێ لە ناسراویشی بکە لە ناسرا و لە نەناسراو بۆی تۆ دایمە لە خێرا بیت دایمە دەست بەتاڵ نەبیت دەست بە خێر بیت. الله صلى الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. وبعد صلوات بين بيك اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد كما صليت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما باركت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم. عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك اللهم آمين. لعلها المنجي يوم القيامة. بلكو أم صلواتنا رزقار كرمان بلا روج قيامتها لموقع لشوينك قيامة درباز مانك إن شاء الله يا رب يا رب ومنو هم وأزاني أيبينا هم خوش يستانا من يا رب يا رب العالمين. هر كسيك صلواتي زور شقي ونقبت نيازنم زور صلوات من عاقبة شر نابي إن شاء الله بعاقبة خير يروات لبرو بيشري حافي فرموي لعلها المنجية يوم القيامة بلكو أما أو خير بچوكانا رزقار كربيت بروج قيامته شتاني كي بچوك الرؤى دن للجيالي تويا خلقي وازانا بس شتي قورو وقابو برچاوي خلق مهمة بخوا عزيزا أي سم قساني من بويا ويكم رنيك لئيه وكفر مئسكي برچاوي يا تخوار وهزار وني من قورو بيا ومرد بيت لا إخوائي قورا إما قساكي خوا بكات خوا وري بقريت خوا إخلاص بخات قسكان من خواي قورا عاقبت من بخير بقرا يا رب العالمين لبروا فريو بشتي زور قورا نخوي جاروايا كابرا حجك على ده حجم كردوه 50 عمرم كردوه آخر بچي كرده اگر بحلال كردي بيتي باش بس باسي مكا ئەوەنە نەیڵین فڵان شتم کرد و فڵان شتم کرد زۆر ناسکە بەخوا ئەفەوتێ زۆر زوو زایە بێ خێرا ئاگاتان لێ بێ بە قسەکردنی بە باسکردنی بە ڕیایەک بە لایکێک بە کۆمێنتێک ئەی فەوتێنین جاری وا هەیە وریای ئەوە بین تۆ چیتەوە ماڵەوە خێر زۆر زۆر عەجیبە چتە ماڵەوە هیلاکیت هیلاکی خۆت ماندوێتی خۆت بە ژنەکەت مەڕێژە ئەویش هیلاکە چکە بەخوا ژن جارە بە تایبەتی ژنی ماڵەوە زۆر هیلاکە نازانم ڕەنگە بڵێن ئێ ژنی دایرە ئەویش هیلاکە بەڵام کە تۆزی چێتە دەرەوە تۆزی سراحەتەکە بەڵام ژن لە ماڵەوە ماندووە بەدەست مناڵەوە بەدەست جلۆ بەدەست حاجەتەوە بەدەست ناو ماڵەوە چکە هەموو ڕۆژێ ئیشەکەی دووبارە بێتەوە قەدری ئەم ئیشانە بزانن بیزانین بەخۆش مەڵێم قەدری بزانین قەدری مێردەکانتان بزانن ئافرەتان چەند مانون لە دەرەوە جاری وایە لە دەرەوە تووشی کێشەیە بووە تووشی مشکلەیەک بووە مەرجی لای تۆ باسی بکە تووشی زەرەرێ بووە شەریکەکەی خیانەتێکی لێ کردووە پارەی خواردووە ئەوی تر پارەی بردووە کە گەڕایە ماڵەوە تۆ لەسەر مەکەرە سەریانی ئەو بۆچی بێتاقەتی ئەو بۆچی وایت ئەو بۆ با بچین بۆ فڵان شوێن کەوتی تاقەتم نیوازی لێ بێنە چکە هیلاکە ماندووە
ڕەنجەیە بۆ تۆ بۆ مناڵەکان قەدری ئەم پیاوەت بزانە چونکە کە لە دەستت دەرچوو ئەڕوات شوێنیشی پڕ نابێتەوە. لەبەرەوە خۆشەویستان بە قەدری ماندووبوون یەکتر بزانین، هیلاکی یەکتر بزانین. تۆ کە عەلاقەیەک خواردن میوە هەر شتێک لە بازاڕەوە گری بەدەستەوە ئەی بێتەوە ماڵەوە بێجگە لەوەی کە ئەمە واجبێت کە تۆ بۆ مناڵی خۆتیەکەی وەژنەکەی خۆتیەکەی، بەڵام خێرێکی زۆر گەورەیشی دەسەکەوێت. ئەو لقمەیی کە تۆ بۆ مناڵەکانی پێیاکەی تۆ ئەی بێتەوە بۆ ماڵەوە زۆر خێرە. لەوە خۆشتر نییە ئینسان خزمەتی ماڵ و مناڵی خۆی بکات. زۆر خۆشە ئازانم، زۆر شیرینە، زۆر شیرینە خزمەتی کچەکەی خۆت بکەی تا گەورەیەکەی بە حورمەتەوەی خەیتە ماڵی خۆی، خزمەتی کوڕەکەت بکەی بە هەمان شێوە، لەگەڵ خێزانەکە تا باشبی ئەسەفت نەبێ وەختی ئەمرێ وەختی تۆ ئەمریت یەکێکتان هەر پێشەکەوێ خۆ بە یەکەوە خۆڕەمی ناکرن گولە باران بکرێن بە یەکەوە بمرن. ئەسەف دروسە بێ لای ئەوی تر، خەفەتی بۆ دروسە بێت، ویژدانی قوبوڵی ناکا کە چی کردو بەرامبەری. لەبەرەوە زۆر گرنگە لەم خێرانەیە لەعەلەها المنجیە یەومە القیامە. ڕەنگە ئەو کردارە جوانی تۆ لەگەڵ ڕژنەکەتا کردو، لەگەڵ مێردەکەتا کردوتە، لەگەڵ کچ و کوڕەکانی خۆتا کردو، ماچی کچەکەی خۆتەکەیت بۆ ئەوەی بەدوای ماچی حرامە نەگەڕێ، بۆ ئەوەی دڵی خۆش بێ بۆی کە باوکی خۆشیوێت، چونکە ئەگەر خۆشەویستی لە دایک و باوکیەوە دەستکەوت تووشی عشقی حرام نابێت، بەس دەسینەکە بۆ یەگەڕێت، چونکە حاجەیەتی پێویستێتی. ئەی تۆ نابێت دابینیکەی بۆی، ئەی تۆ نابێت خۆشە بێ دەست بێنی بەسەریا، یعنی ئەو پەڕی چێژ لەوە ببینی کە یاری لەگەڵ مناڵەکە تاکەی، نەک گرژ و مۆن و خۆت مەشغوڵکەی بە مۆبایلەکەتەوە خەریکی قسەی زلمین لە مۆبایل و لە فەیسبوک و لە چی و لە چیە، بەڵام مناڵەکەت ئاگا لە مناڵەکە نەمابێ، دڵی ئەوت خۆش نەکردوێ. لەبەرەوە ئازانم خێر زۆر زۆرە لە ڕێگەیە کاتەوە ڕۆیت سیرکی شتێکەوتۆ لە جادەیەکە لایە بێ لەسەر ڕێگەی خەڵک، لە ڕێگەیەکی گەرما ئەمەی تر بەرەو ئێمە هاوین و بەرەو گەرما ڕۆیت دوای ڕەمەزان، تۆ لە ڕێگەیەکی گەرما ڕۆیت چەند خۆشە بیر لەوە بکەیت تۆ چتە سوپەرمارکێتێکی دوکانە سیارێکت پێ، سیارەکەت ناوە تەبریدە چۆ یەک کیس ئاو بە 1250 بە 1500 بڵێ ئاوی ساردەمەرێ خۆت لێ خۆی لە ڕێگەی شاچی شوانێکە بینی ئەڵڵا چەند خۆشە یەکسەر ڕاکەی سیارەکە بۆسینی لەو شاخە لەو دەشتا دەبێ ئاوبەری بۆ شوانەکە و دەستخۆشیکی لێ بکەیت و هەر سەلامێکی لێ بکە و ئاوەکەی بەرێ نەسیحەتی مەکە نەسیحەت چیەکەی ئەو خۆی ئەو پەڕی نەسیحەتە چەند خۆشە هەست بکە ئینسانی خۆشیەوێت لەو دەشتەیە شوانێکە بە تەنیاژی بە تەنیا ڕۆژە باتە سەر بە یەک دەبە ئاو ئاوەکەی بە دڵیا سەلامێکیشی لێکەیت خواحافیستاڵ لە ڕێگەیە مناڵەکە بینی بۆ مەکتەبە چێت لە لادەیەکی دوورایە بۆ شوێنێکە ڕوا دەبێ ئاوی بەرێ ئەم کیسە ئاوا بەخشیتەوە وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتە تۆ بە کەم یێزانی بە بچووک یێزانی ئەوە نە بە بچووک یێزانی باسی ناکەی بەس مەچۆ ڕسمی بگریت و ڕسمی خۆ بگری کە ئاوەکە بەخشیتەوە بیخیتە ناو فەیسبوک ئەگەر نیەتیش باش بێ بەخوا زۆر بێ فەوتێ نامێنێت لەبەرەوە خێر زۆر زۆر ئێمە بیکەین یەکی هەڵەت بەرامبەرەکە دڵ تەیەشێنێ گەردنی یاسا بکە عفوی بکە ئەم ڕۆژە ئەم کردارە لە ڕۆژی قیامەتە دەست دەکەوێتەوە لە ڕۆژێکی سەختە کردەوەکان زۆر جارم قساکەم بڵێ خوای ژیان من ئەم ئیشە ئەەکەم ئەم خێرە ئەەکەم ئەم شتە بچووکە تۆزێ شەکر ماوەتەوە لە سەیرانێک بووی تۆزێ شەکرە وردت بەدەسەوەیە خۆ تۆ هەرەی ڕێژی جاری وایە بەس چۆ لە بەردەم کونی مێرولەیەک ئاوی ڕێژە با ئیسفادەیەکی لێ بکەن خوایە ئەمە هەرچەند زۆر بچووکە بەس نیەتەکەم بەخوا لێ وەربگرە ئەمەم بۆ مەحشەرە بێ یا ڕەب العالەمین لە ساحەی مەحشەرە 2-3 شتی هەبێ بۆ مەحشەر تا ئەمریت 500-600 شتی با هەبێ بۆ ناو گۆڕ بۆ بەرزەخ بەخوا 10,000 شتمانەوێ بۆ سەرپردی سڕات زۆر کە زۆر دوور و درێژە تا ماوین فریاکە و نازان سەلام بکەن دوعا بکەن هەر دوعا بۆ موسڵمانێکەکەیت خێرێکی گەورە دەسیتەوە کەوێ ئینشاءڵڵا دوور کە عەتشە و نوێژەکەیت هەشیتە سەیرانگایەک ئەو شوێنە پاکەکەیتەوە وەڵی بە مناڵەکانە بە عەلاقەی زیامان هێناوە دەستکێشیشم بۆ هێناون عادی وەرن بە ئەم ناوە پاکەینەوە نەکە شتەکانی خۆتان ئەم ناوە با پاکیکەینەوە چەند خۆشە چەند چێژی تایە وەڵڵاهی ئەوە لەزەتی تایە ئەو نە چێژی تایە چاون لە نەزەری حرامە پارێزی چەند چێژی تایە هەر چێژەکەی بینی کە خۆتە پارێزی لە حرام خۆی گەورە لایەکمان پارێزێ چینە خزمەتی یەکێکتر لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بفەرمون
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەگەر کەسێکی مبتلا بە نەخۆشیەک بە بەڵایەک بە مصیبەتێکتان بینی بڵێن الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير ممن خلق تفضيلا. خوایە سپاس بۆ تۆ کە ئەم ناڕەحەتی یاوتە بەسەر ئەو کەسەیە هێشتا نەداوە بەسەر بنا. طبعا ئەم بێ ئەو کەسە خۆی گوێی لێ نەبێکە ئێڵین بەڵام چەندێک ئێمە لە ناز و نیعمەتەکانیان ئێستا ینی لەشمان ساغا سواز و خوای گەورە ینی کۆمەڵی نیعمەتیاوە پێمان ڕەنگە شتێکی کەمی لێگرتی بینەوە لە نەخۆشی لە شتێکا بەڵام زۆربەی نیعمەتەکان ئێمە لە ناو نیعمەتین چەندە سپاسگوزارە بین. ئێستا جنابیشتان کاچن بۆ ئەم سەفەری عەمرە ئینشاءڵڵا بەشێک لە سپاسگوزاری سەفەرەکەتانەوەی کە نیەتی ئەو سەفەرە مبارەکەتان هێناوە خوای گەورە لەتان قوبوڵکە. چەند دڵخۆشی بەم سەفەرە جناب. بێگومان دڵخۆشە بی ینی ئینسان هەموو کات کە تاعات و خواپەرستی ئەوواکە ینی خۆشە بچیت ئەو شوێنە پیرۆزە ببینی و لە نزیکەوە ینی تۆ تەمەنێک بەڕێیەکەیت لە خواپەرستی ئەوە خۆش نییەش ئەو جێگەیە نەبینی. سواز بۆخوا کە بە نسیبمان بوو ئەم ساڵ خێزانی بڕیارمان نایتر بچین ئینشاڵڵا هەموو ساڵێکیش دووبارەیەکینەوە ئینشاءڵڵا. یەکەم جار ئەو سەفەرەکەی بەڵێ چۆن بڕیارەتە ینی چۆن حەزت لەم سەفەرە کرد؟ وەڵا دەمێک ساڵە هەر بە تەماین ینی ئینشاڵڵا هەم بۆ عەمرە هەم بۆ حەج ئیتر مەشغوڵیەت ینی مەجموعەیەش ڕێگر بووە. سواز بۆخوا ئەم ساڵ ینی دەرفەتمان هەبوو بۆمان گونجە. خۆشەویستانم ماشەڵڵا کاتەکە زۆر ڕۆ و کاتیش لای ئێوە ناسکە ئێستا چکە نزیکی بەربانگە بینەوە لەبەرەوە ئەچینە خزمەتێکی تر لە بەسەرهاتەکان کە جەنابی مامۆستا مەلا بەختیار ساڵح لە شاری پێنجۆنی خۆشەویست و جەنابیان یەکی تر لە بەسەرهاتەکانمان بۆ باسکاو لە خزمەتی هابین. فەرموون. مامۆستاگیان لەسەر ئەم بابەتانە شتێکی گرنگ هەیە. جاری وهەیە تۆچی تە مەنتیقەیەک حتا لادەیەک شارێک گەڕێکێک ماڵێک ئەم دیاردێل ڕەنگە لە دڵی ئینسانی ئیماندارە بۆی دروست ببێت هەستەکەی شوێنەکە زۆر خۆشە ماڵەکە زۆر خۆشە خانووکە زۆر ڕاقی و بەرز و ینی چۆنە جوانە کەچی تاریکێتە بەرچاوت ینی دڵت زۆر باش نایگرێ و شوێنە یان هەستەکەی ئەم ماڵە بەڕاستی لە ڕووی معنەوی و هەستەکەی تاریکە هەستەکەی بێتاقەتە بیتیایە. ماڵی واشەیە زۆر سادەیە کابرا لە ماڵێکە لادێکایە دوو ژووری بەسیتی هەیە کەچی هەر حەزەکەی لەو ماڵە دانیشی حەزەکەی لەو ماڵە عیبادەت بکەیت دڵ زۆر خۆشە. ڕەبتی ئەمە نییە بە عیبادەت و بە تەقوا و بەوەی کە گوناه لە شوێنەکە بکرێ و شوێنە تاریک و ناشرین کات. بێگومان ئەو شتانە زۆر پێویستی بێکەوە ئینسانەکە لە ماڵی خۆی بە تایبەتی ڕاهات بێتی لەسەر پابندبوون بە نوێژەکان لە کاتی خۆی جەماعەت تێکەڵاوبوونی ئەهلی خێر و سەلاح. بەڵام کاتێک کە ئەم حاڵەتت لێ ئەگۆڕێت سەفەرەکەی لە شوێنێک پابندین بە جەماعەتەوە لە شوێنێک گوناهی تیاکرێ یان تێکەڵاوی خەڵکانێکەکەی کە خوا پەنا بدە ئەهلی سەلاحخێنێ ئۆتۆماتیکی پێتە دەرەکەوە هەستەکەی دابەزیوی هەستەکەی نزم بوویتەوە هەستەکەی شەحن ئیمانی دابکەیتەوە دەسەکەیتەوە بە عیبادەت هەستەکەی الحەمدولله سەر لە نوێ دەواازەیەکی خێرۆک وای لە تاریکێک هەروکو چۆن ئاەتەکە ئەفەرمێکە ئیشی پێغەمبەران چییە لە تاریکی دەرهێنانە بۆ ڕووناکی لە تاریکێکە بۆیە بەڕێزێک هەموو جارێک ئەیفەرموو ئەگەر چوون بۆ سەفەر و گەشت لە ماڵێکە مەمێنەوە کە نوێژی تیا ناکەن یان نوێژی جەماعەت ناکەن یان نوێژی بەیانی ناکەنی بۆ چونکە ئۆتۆماتیکی ئیتر بە هۆر هەوەکارێک بێ تۆش ئەچیتە ڕێزی ئەوانەوە تۆش ئەگرێتەوە فعلەن عملیان تاقیکیتەوە دڵت ڕەشە بێ دڵت ڕەشە بیان ئەگەر ئەنجامیشی بیت سارد و سڕیت پێوە دەرەکەوێت بۆیە مەسەلەن تۆسیلی بکە ئەو بەچیا دەرەکەوێت ئەمان دەجار کە لە نێو نوێشخوانانی خۆمان باسیەکەین بەراورد دەکەین لە نێوان ئاوەدانی و گوندێکە کە جمعە و جەماعەتی بەردەوامی هەیە ئاوەدانی و گوندێکە کە جمعە و جەماعەتی بەردەوامی نییە هەم ڕۆشنبیری و سەقافەتیان لە یەکتری جیاوازترە بەتایبەت ڕۆشنبیری ئاینی و هەم تەبایی و لێک نزیکی و پێکەوە بوونیان لێک جیاوازترە ئەمتر حەڵاڵ و حرام حەڵام باشترە بۆیە بەلات و ئاسایی بێت یانی ئەمە کە بۆ باسەکەم جارێک لە شوێنێک کە جمعە و جەماعەتی تانە ئەکرا بەڕێزێک هاو وتی مامۆستا ئەمەوێ فێری نوێژ بووم زۆر گەورە بوو تەمەنی هەبوو
زۆر گەورە بوو وتم چۆن نوێژ نازانی وتم ناوتی نوێژ بۆ نوێژت بۆ چییە؟ وڵی لەم هەفتی ئایندۆوانە ئەمەوێ ئینشاءڵڵا ژن بێنم ئەترسم مامۆسا پێم بڵێ هیچی لێ نازانم ئەمە هۆکارەکەشی تەنها ئەوە بوو وەڵحەمد دیار بوو ئیمانی پێی هەبوو باوەڕی پێی قایم بوو هۆکارەکەش ئەوە بوو دوور بوو لە جمعە و جەماعەت و ئاوەدانی زمانێکی زۆر لەوێ گەشەی کردبوو لە ڕاستیە جا بەرهەمی ئەوەی کە ئەچیتە شوێنێکەوە سادەیی پێوە دیارە بەڵام کۆشکی تەقوای تایە یان کۆشی عیبادەتیایە ئاسوودەتریت ئاسوودەتری دڵ ئارامتری بەختەوەتری هەست بە فەرحی ئەەکەی هۆکارەکەشی چییە لە ڕاستیە جوانی شوێنەکان بە چاکی کەسەکانەوەیە جوانی شوێنەکان بە چاکی کەسەکانەوەیە خۆ شوێنەکان هەرچەند ڕاقی و ڕازاوە بن بەڵام ئەگەر کەسە باشەکان تایە نەبن نابنە شوێنێک بۆ ئەوەی کە خەڵک دڵی پێوەی پەیوەستکە سەردانیکە ئێستا مزگەوتەکان ئەوە چەند ساڵێکە بایەخی پێدرێ ئینا هەر لە خشت و قوڕ دروستمانە کرد هەر بە داروشتی سادە سەرمانگەر بەڵام ئەلحەمدولیلا لەبەر دڵەکان تایە ئارام بوون تایە پەیوەست بوون خەڵکی ڕوویتی ئەکرد هەندێک جار لەگەڵ خزمان و دۆستانە شتێک باسەکەم ئەڵێم ئێستا بڵین مزگەوت لە شوێنێک هەیە چەندین فەرمانگەی تریش هەیە بەڵام سوبحانەڵڵا فەرمانگەکان هەر فەرمانگەیەک جۆرە کەسێک ڕووتیەکە تایبەتە بە خۆیەوە مەسەڵەن یاریگا بەس وەرزشەوان ڕووتیەکە بە زۆری نەخۆشخانە بەس نەخۆش و تەبیبەکان بۆ چارەسەر ڕووتیەکەن ئینا نەخۆش نەبی هەرتەقە نای لە دەرگای نەخۆشخانە بەڵام سوبحانەڵڵا مەسەن دائیرەکانی تر محکەمە ئەهلی کێشە ڕووتیەکە بەڵام مزگەوت هەموو ئەهلێک ڕووتیەکە ئەم تاکوونێ ئەوانی تر ساتێک دەرگاکانیان کراوەیە بۆ خەڵکی کە دایان خست کەس ناتوانێت سەری لێ بە دوان سعات سێ بچۆ بۆ محکەمە کەس دێ دەرگاو لێ کاتەوە لە ڕاستیا بچۆ بۆ دائیرەیەکی تر کەس دێ دەرگاو لێ کاتەوە بەڵام مزگەوت هەموو کاتی دەرگای کراوەیە چ کاتی جەماعەت چ غیری جەماعەت هەمووی بۆ مناجاتە لەگەڵ پەروەردگار هەر ئەوەیشە کە نوێژ ناونراوە ئەسەڵات و میعراج المؤمن جۆرێکە لەو شەوڕەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلاشەی کردوێتی بەلای پەروەردگار بەڵام ئینسانی مسلمان بە دوعاکانی و بە عیبادەتی سەوتی بەرز دەکات عروج ئەکە بەلای خوای پەروەردگار کەئەنەما مناجاتەکە لەگەڵ خوای پەروەردگارە گفتوگۆ ئەکا بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نوێژ نیوەی میعراج المؤمن ئەمجا نیوەشی چییە خوای پەروەردگار وەڵام دایاتەوە کە دوعا و پاڕانە و سوورەتی فاتحە ئەخوێنی کەواتە گرنگەکەی لەوایە هەر شوێنێک خەڵکی باش و ئەهلی تەقوا و ئەهلی عیبادەتی تیا بوو کەئەنەما ئەو شوێنە شوێنێکی حەزاریە چونکە ئینسانیش کاتێک ئەو شوێنە بە حەزاری زانێت کە دڵی تایە ئارام بێت ئێستا وڵاتی ئێمە خۆ لە ڕووی پێشکەوتنی تەکنۆلۆژی مادیەوە باشین بەڵام خەڵک کە بەجێ هێڵێت ئەوەیە ئارامی بۆ خەڵکەکە تیا دابین نەکراوە تیا بینا نەکراوە لە ڕاستیە خۆ شوێنێکی ئارامی تیابێت دڵنیا بە کەس بەتاقەت نابێ وەلێشی ڕاناکە وەلێشی ڕاناکە وەلێشی هەڵنایە وە قسەشی پێ ناڵێت و هەمیشە وەفاداریش ئەبێ بەرامبەری وای نبینی کەسێک دڵی بە مزگەوتەوە پەیوەست بێ و ڕقی لە خەڵک بێ یان ڕقی لە مزگەوت بێت خۆشێتی لە مزگەوت خۆشێتی لە مزگەوت بێ خۆشحاڵەکە لە سەجدەیەکە خۆی پەروەردگار دوعاکە لە کاتێکا کەسی تر کە باسی مردنی لاکەی ئەترسی ئەوەی ئەبا حازم کە پرسیاری لێەکەن بۆچی ئێمە لە مردن ئەترسین ئەفەرمێن لەبەرەوەی ئێمە دنیامان ئاوەدان و قیامەتمان وێرانە بەڵام ئەهلی تەقوا ئەهلی عیبادەت و ئەهلی مزگەوت و عیبادەت بۆی قیامەتی خۆی پێشتر ئاوەدان کردو بۆی هەر خۆیان لە سەجدەیە گیانم پێشی لە دوعایەکە لە کاتی جەماعەتە لە نێو مزگەوتە لە کاتێکا کە ڕەزامەندی خۆتی لەگەڵا بێت و ئەهلی خێری سەلاحەتی دوعای خێری بۆکەن و شایەتی ئیمانی بۆ ئەدەن لە ڕاستیە لەبەر ئەم نمونانی لە کۆمەڵگەی ئێمەیە هەیە کە بە عەمەلی ئەیبینین کە زۆر جار لەوانەیە خەڵکێک کە ئەگە بەسەرنجەوە لێ نەڕوانێت بە سادە بتێت تەماشایکە بەڵام ئەگە بەسەرنجەوە بۆی بڕوانی زۆر شتێکی بەهادارن ئەم پێکەوە بوون و دەستە جەمعی و عیبادەت و ئاوەدانی مزگەوت و دڵە پڕ لە ئیمان و پڕ لە نورە خوایانەیە لە ڕاستیە ئینسان تا لە دەستی نەدا نازانێت چی لە دەست چووە نازانێت چه زەرێرێکی کردووە نازانێت چه ڕێگەیەکی لێ تێک چووە بۆی هیچ کاتێکە ئەم لەسەر ئەم ڕێگە بەردەوامە دڵی ئارامە دڵ ئەسی وەڵی کە ئەچی بۆ نوێژێک کە فێری جەماعەت ببێتی فێری مزگەوت ببێتی سوماڵان نوێژێک بە جەماعەت مەکە دوایی لە کاتی خۆیان بۆت ناکرێ چوارەکە ئەەکەی بە پێنج ئەکەی بە سێ نازانی چۆن سەلامەتەوە چۆن دەست پێەکەی
خۆشەویستانم بەرەو کۆتایی بەرنامەکەمانە ڕۆین خۆی گەورە هەموو لایەکمان و هەموو لایەکتاندا مەزراو بکات ڕۆژووی ئەمڕۆی 19 ڕەمەزان لە هەموو لایەک قبول بفەرمێت و ئینشاءالله سفرەکانتان سفرەی معنەوی و مادیتان پڕ لە ڕەحمەت و پڕ لە میوەهات و پڕ لە جوانی بێت و ڕزق و ڕۆزیتان فراوان بێت و خۆی گەورە لە هەموو دەرد و بەڵا و مصیبەتێک بە دوورتان بگرێت. تا بگەشتنەوەکتر بەخۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لەگەڵ ئاسان.